تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. قال نكروا لها عرشها ننظر أتهتدي أم تكون من الذين لا يهتدون. اینجا سولەیمان فەرمانی داووتی تەختی پاشایەتیەکەی دەستکاری بکەن، هەندێک ڕەنگ و نەخشی بگۆڕن، سەرنج دەدەین بزانین بەڵقیس دەیناسێتەوە یان لەو کەسانە دەبێت کە نایناسنەوە. زۆرێک لە تەفسیر نووسان سەبارەت بە ئایەتی أتهتدي أم تكون من الذين لا يهتدون بەم جۆرە لی تێگەیشتون، هیدایەت وەردەگرێت یاخود لەوانە دەبێت کە هیدایەت وەرناگرن. دیارە ئەمەش دەکرێت هەڵوێستەی لەسەر بکرێت، وەلێ بەڕای من ئەم مانایە لەگەڵ سیاقی ئایەتەکەدا ناگونجێت. دەتوانرێت ئەمەش بوترێت کۆشکەکەی وا لێ بکەن نەیناسێتەوە، با بزانین دەیناسێتەوە یان نا. ئەوەندە هەیە ناکرێت وشەی پەتی هیدایەتی ناو ئایەتەکە تەنها مانای ناسینەوەی پێ بدەین، چونکە سیاق لەگەڵ ئەمەشدا ناگونجێت. بەڵێ دەکرێت حەزرەتی سولەیمان فیراسەتی بەڵقیسی پێوا بێت بەوەی داخۆ ئەو تەختەی گۆڕانکاری بەسەردا هاتووە کۆنەکەیە یان دانەیەکی تازەیە، بەڵام پێدەچێت کڕۆکی بابەتەکە ئەمەش نەبێت، چونکە لێرەدا دەگونجێت بەم جۆرەش بیر بکەینەوە ژنێکی بتپەرست یان خۆپەرست بهێننە پێشچاوی خۆتان. بێگومان ئەم ژنە لە بنیادنانی تەختەکەیدا شکلی خۆر بەکاردەهێنێت و پەیکەری پەرستراوەکانی خۆی تێدا دادەنێت و بە وێنەی مانگ و ئەستێرەکان دەیڕازێنێتەوە. حەزرەتی سولەیمان گۆڕانکاری لەم تەختەدا دەکات و بەشتانێکی وەها دەیڕازێنێتەوە کە پاڵنەر بن بۆ هیدایەتدانی. خۆی لە خۆیدا قورئانیش نافەرموێت شتێکی بۆ تەختەکە زیادیان کەم کردووە. حەزرەتی سولەیمان تەنها فەرمانی نەکیروا لەها عەرشەها دەردەکات، واتە بە جۆرێک بیگۆڕن کە نەیناسێتەوە. کەواتە ئەو شتەی پێویستە بکرێت چییە؟ گۆڕینی شکلی تەختەکەیە یان ڕازاندنەوەی بە شیعارە ئیسلامیەکان. بێگومان گریمانەی دووهەم بەهێسترا، ئەمەش بەوە دێتە دی کە سەرەتا هێما و نیشانە و پەیکەرەکانی تایبەت بە بتپەرستی هەڵبگیرێن. دوای ئەمە با بزانین لە کاتی بینینی تەختەکەدا پەیامەکە وەردەگیرێت و هیدایەت قبول دەکات یان نا. لە ئەنجامیشدا کاتێک بەڵقیس تەختەکە دەبینێت هیدایەت وەردەگرێت، چونکە ئەویش خاوەنی فیترەتێکی ساغ و نەشێواوە، ئافرەتێکی زیرەک و بەهۆشە. بە جۆرێک هەر کە تەختەکە دەبینێت سەرسامی خۆی ناشارێتەوە و یەکسەر پەیامەکە وەردەگرێت و موسڵمانبوونی خۆی ڕادەگەیەنێت. بێگومان ئەویش ئینسان بوو، فیترەتی خاوەنی ماهیەتێکی وەها بوو کە بتوانێت پەیامەکانی گەردوون تایبەت بە وەحدانیەتی خوایی وەربگرێت. بەڵام شاژنەی سەبا هەرچەندە پێشتریش خاوەنی سروشتی پاک و زیرەکی و هۆشیاری بوو، کەچی هیدایەتی وەرنەگرتە بوو، چونکە لە ناوگەلێکی بتپەرستدا گەورە بوو لەسەر بیر و ڕاناڕەوەکانیان گۆشکرا بوو. ئەمەش بوو بۆ ڕێگر لە بەردەم سوود وەرگرتنی ئەو لە هەموو ئەو پەیامانەی ڕۆحانیەت کە پێشتر ڕوبەڕوویان بووبووەوە. لە ڕاستیدا گواستنەوەی ئەم تەختە لە جێیەکەوە بۆ جێیەکی تر سەبارەت بە حەزرەتی سولەیمان موعجیزە و ڕوودانیشی لە سەردەستی کەسێکی ئومەتەکەیدا کە زانستی لە دونیای پێبەخشراوە کەرامەتە. دەکرات تەنها ئەمە سەرزیادی ئەوە بێت کە بەڵقیس تەزدیقی حەزرەتی سولەیمان بکات و ئیمان بهێنێت. بەڵام لە ئیماندا بنچینە بریتیە لە بەکارهێنانی ژیری و تێڕامانی ئاسۆیی و دەرونی و مەشیاتی تایبەتی خوایی. ئەم بناغەیە هەتا ئەو ڕۆژە بەبێ گۆڕان هاتووە و تەنانەت لە بەرخاتری حەزرەتی سولەیمانیش نەدەگۆڕا، هەروایش بوو. اللهم صل وسلم وبارك على من أرسلته رحمة للعالمين وعلى إخوانه من النبيين والمرسلين وعلى أصحابه والتابعين أجمعين. ولقد أرسلنا إلى ثمود أخاهم صالحا. سوێن بەخوا
بۆ هۆزی ثەمودیش ساڵحی برایانمان نارد. جێرانەوەی قەومی سەمود ڕاستەوخۆ لە دوای چیرۆکەکەی حەزرەتی سولەیمان دەکرێت ئەم چەند خاڵەی دێوە دەربهێنرێت. 1. ئەوان هۆزی سەمودیان زۆر بەباشی دەناسی. 2. پێدەچێت لەو ڕۆژگارەدا هۆزی سەمود وەکو گەلێکی بەهێز ناسرابن. ئەمەش گرنگێکی جیاوازی هەیە لە سۆنگەی کاریگەریانەوە لەسەر قەومی حەزرەتی سولەیمان. 3. هەروەک چۆن ئۆرارتوویەکان و ئیرەمیەکان بە دوای یەکدا هاتوون، لەوانەیە گەلی سەمود و ئەو گەلەش کە حەزرەتی سولەیمان پێغەمبەریەتی تیادا کردووە لەسەر یەک هێڵبووبن و بە دوای یەکدا هاتبن. قورئانی پیرۆزیش ئەم شێوازەی هەڵبژارد بێت و بە دوای یەکدا ناوی هێنابن. 4. پێدەچێت لە یەکچوونی نێوان ئەم دوو هۆزەوەها شێوازێکی خواستە بێت، گەرچی جیابوونەوەی ئەو گەلانەی کە پێغەمبەرانیان بۆ نێردراوە بەسەر دوو گرۆدا و ململانێ و پێکدادانیان بە گوێرەی ناوەڕۆکی دەستوری. فإذا هم فريقان يختصمون وەکو حەڵقەیەکی زنجیرەی مێژووی دووبارە بووەوە دەربکەوێت، بەڵام یەکێتیەکیش لە نێوان ئەو تەوژمە توند و تیژەی گومڕایی کە دواتر لە ناو یەهودیەکاندا سەر هەڵدەدات لەگەڵ گومڕایی هۆزی سەموددا بەدیار دەکەوێت. ئەوە تا کاتێک حەزرەتی ساڵح پێیان دەفەرموێت: لم تستعجلون بالسيئة قبل الحسنة ئەوان بە قالوا طيرنا بك وبمن معك وەڵامی دەدەنەوە و لەسەر خراپکاری خۆیان بەردەوام دەبن. ئەم هەست و تەنەشیاوە لە مێژووی ئیسرائیلیەکاندا لە دوای حەزرەتی موسا بەرامبەر بە چەندین پێغەمبەری دیکەش بەکارهێنراوە. بۆ نمونە بە حەواری و نوێنەرەکانی حەزرەتی عیسایان وتووە: قالوا إنا تطيرنا بكم. جگە لەمە دەکرێت خاڵە هاوبەشەکانی وەک شەڕەنگێزی و بڵاوبوونەوەی ناحەقی و ستەم و داواکردنی موعجیزە و شتانی نائاسایی و تەنانەت داواکردنی بینینی ڕاستەوخۆی خوای گەورە و لادان و گومڕاییە هاوشێوەکانیش لە نێوانیاندا هەبوو بێت. خۆی لە خۆیدا ئەو 5-6 گەلەی لە پێغەمبەرەکانیان یاخی بوون کە ئەمەش کوفریان ئامرازی کوفرە، زۆر جار لە قورئاندا بە دوای یەکدا باسکراون و ئەم بەشەی سوورەتەکەش یەکێکە لەوانە. الحمد لله أولا وآخرا والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين.